من کۆمەڵی ئیسلامی کوردستانم خاوەن خەرمانی سەروەری و داستانم. لە درێژەی بانگەشە بۆ سەرخستنی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستان و لە هەفتەی کۆتایی بانگەشەدا مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی هەڵمەتی سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی چڕ کردوێتەوە. بۆ ئەم مەبەستە ژمارەیەک لە کادیرانی سنووری مەڵبەند بە یاوەری مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە 2 لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی سەردانی بازاڕی شاری سۆرانیان کرد و کاندیدانی کۆمەڵی ئیسلامیان بە هاوڵاتیان ناساند. بەناوی خۆی بەخشندی میهرەبان، دیارە ئێمە وەکو مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لە کۆتا هەفتەی بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە ١٩٤ وەکو لە پلانی مەڵبەندا هاتووە کە سەردانی بازار دوکان بە دوکان ماڵ بە ماڵەکان هەڵمەتەکەمان سەرتر کردوتەوە بە هیوایە کە بتوانین زۆرترین دەنگ دەرببینین لەم ماوەیەدا و پەیامی لیستی کۆمەڵی ئیسلامی پەیامی کاندیدەکانمان بگەینن بە زۆرترین دانیشتوانی سنووری مەڵبەندی ئێمە کە ئەوڕۆ پلانەکەمان تایبەت بوو بە ناو قەزای سۆران و ناو بازار. خۆی دەبێ هاوڵاتی لەسەر ئەساسی خزمەتگوزاری دەنگ بداتن، یعنی ئەو دوو حزبەی کە ئەمڕۆ کە بانگەشە دەکەن تەماشە دەکەم زیاتر بانگەشەی ئەوە دەکەن کە خزمەتتان دەکەین و کە هەلیکارتان، بەڵام 27 ساڵە لە کوێن دەرێبوون خۆ هەموو سەرۆت و سامانی ئەو وڵاتە لە بەردەستی واندا بووە. ئەگەر لە خلالی 27 ساڵ کە لەو پەڕی پارە زۆری دانیان توانی بێ ئەوە بکەن، ئێستانە کەش ناتوانن وەفادار بن بە ئەو بەڵێنانی کە بە خەڵکی هەرێمی کوردستانی دەدەن. بۆیە خوازیارم خەڵک بڕیاری چارە نووسازی خۆی بداتن و متمانە بە کۆمەڵی ئیسلامی بکاتن و بە لیستەکەی کۆمەڵی ئیسلامی بکاتن. پێشوازی گەرمی هاوڵاتیان لە لیستی کۆمەڵ و کاندیدانی دەگەڕێتەوە بۆ بوێری و لەبەری خەڵکدابوونی ئەم حیزبە. بۆیە کۆمەڵ ئێستا بووەتە جێگەی ئومێدی هاوڵاتیان. خەڵکەکە زۆر بە گەرموگری پێشواسی لێکردین لەبەرەوەی لە ڕابردوو هەموو ئەندام پەرلەمانەکانمان لە ئۆفیسەکانیان و لە ماڵەوە و لە شوێنی کاریان لە پەرلەمان دەرگایان لەسەر پشت بە بۆ خەڵک و هەروەها هاوکاری خەڵکیان کردووە. واردەم لە پشتی خەڵک بووینە، وەروا دژی ئەو یاسانش بووینەکە زوڵ مستەمی لە خەڵک کردەوە پاشەکەوتی موچەوە. هەروە وەزیرەکەشمان تاکە وەزیرەکە لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان ناوبانگێکی باشی هەبوو. سپاس بەخوا ئەمڕۆ لە باژێڕی سۆران خەڵکی ستاوێکی زۆر باشی هەبوو بۆ کاندیدانی کۆمەڵی ئیسلامی. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە ڕابردوودا بەڕاستی شوێن پەنجەیان دیارە و هەم کاندیدانی کۆمەڵی ئیسلامی و هەم ئەندام پەرلەمانەکانی کە توانی ویتیان بە 6 ئەندام پەرلەمان بەڕاستی کارێکی زۆر بکەن. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە لیستی ژمارە ١٩٤ بەشدارە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. داواش لە هاوڵاتیان دەکات دەنگ و متمانەی خۆیان بە کاندیدانی لیستەکەی بدەن بۆ ئەوەی وەک هەمیشە شەڕی بەدەستهێنانی مافەکانیان بکەن، نەک وەکو کەسانی دیکە ببنەبار بەسەر خاک و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.